کردکراوی ام دراوه جی او ایلا هر وکو دین خاروه که لیرانه لسر نتورکی اتریومیا لیرانه باچین سر هموی اشتکی سیرم که لیرانه بینی زور زور سیر بو ام نموداره که بنای خواه سلاو هاران هیواملر شینه بن ساخو سلامت و تندروز بن انشالله برزان دیسان و منی هات ما این لخدمت ایوه بو پیشکش کردن ویدیوی کیتر لزنجره ویدیوکانی بده سنان پاره لانترنت لپیجی فیسبوکی بده سنان پاره لانترنت هر و حالا چنل یوتیوبی بده سنان پاره لانترنت با برزانه که یکم جراو چنلی بینن لیره چنلی بده سنان پاره لانترنت کمن نهات معین هفتانه 4 ویدیو لاره یا چنل و بلاو کموه که ایوه بی برام توانن دراو الکترونیکان و هر وها دلار امریکی به دست بهینن بو ایوه هیچ شکل ویدیوکانی دهاتو لدست ندن کمن بلاویانه کموه چنل که سابسکرایب بکن زنگوله دانشش چالاک بکن بو هر کاتی کم ویدیو یک آپلود کم یا خود بلاو کموه یوتیوب لاره نوتیفیکیشن و ایوه آگادار بکاتوه و یکم کسبن که بین ویدیو کام ببینن خلکی ما که هنده کس که تازه هاتی تنا بازار کریپتوکارنسی ایانه فیل لخلکی بکن و او پروژه فیل بازانه بووی منشی وی برس آگادار بکموه لو پروژانه سکمانه یا خود کلاواتانه تکایتان لیکم بینری ام ویدیوی بن تاکوت های بووی زیاتر آشنا بم پروژانه و نمونه ام پروژانه بووی ایوه آگادار بکموه لنکرینی ام جوره دراوانه و داخل نبونی ام جوره دراوانه یک کلم دراوانه ها رنگ که براستی زور لناو کردستان زور کس کامنتو بو من نویسی که باسی ام دراوی بکم که آیا دراوی که باشه یا خود خرابه که گول کوینه کردکراوی جی او ال که لیران هر وقت بینن لرتبه 2909 بازار کریپتو و استا نرخی استای ام دراوه به $2.93 پیشوی بچینه سر بابتی تر من ام دراوی 100% به دراوه کی خراب هزانم لبر هنده هوکار که استانوه پیتانرم که لبر چی ام دراوه کی بزنسیه و ام دراوه پیوسته تنها پیوسته به خوابنکی و چند کسیک و تا دراوه کی شعبی نیه دراوه کی جمهوری نیه تکای آگاداری هم جور دراوانه بن بو اوی و ضررمند نبن لنا بازار کریپتو کارنسی هر وکو لیره نبینم برزانم استوا چی نسر وردکاری زیاتر هم دراوه لیرانه استا مارکت کپی هم دراوه با مارکت کپی هم دراوه 206 میلیون دلاره و هر وها لیرانش مارکت کپی روزانه 6 میلیون دلاره مک سپلای دراوه که 295 میلیونه و هر وها 295 میلیونش لنا بازاریه برزانم بوچی منم پروژه با پروژه که خراب زانم لبر چند هوکارک لیرانه هر وکو دین سر نموداری ام دراوه برزانم لیرانه تنها سیدی لیرانه بکن کاتی که ام دراوه هاتوه با چند سنتک لیرانه هر وکو دین برزانم تماشای نموداره که بکن لیرانه هر وکو دیاره که لمانگی لسروه لمانگی 5 تاکو $1 هاتیه لسنت و یک سر هاتیته دلاری که لیرانه هر وکو بینن مانگی 12 و لیرانه هر وکو لماوه کی کم دا بینن که $1 و حتی کو $9 هاتوه باشه هاوریان اما چه دراوی که $1 و لماوه چند روز یا خود چند مانگی بیته و $8 و تا $9 و تا 9 اونده زیادی بکد نرخکی و استاش پیتان ندیم که لبرچی نرخکی او ها کمو زیاده کم دیستانم باچی نسر نموداره کم بله هاران که لیرانه بوین سیری هم نموداره بکن تاکو استا نموداری و بو هیچ دراوکی الکترونیم نبینی و لیرانه هر وکو بینن تاریخ که لسری هاران برواری لسر وی لیرانه $8 و لماوه که چند روز یک زور کم هاتی توا $6 دیستانه و لماوه چند ساعت یک هاتی توا $7 سیری تخوا سیری هم نموداره بکن که چون گمهی به بازار کریپتوکارنسیه که تماشای سال $9 و سیری تاریخ که بکن برزانم برواری لسر و لماوه چند ساعت یک چند روز یک $1 ام دراوه کموزیاته که تماشا کن لیرانه پامپی گوره ام دراوی ببینن رکاریان لیرانه تماشا لبرواری 5 تا کو برواری
هەشتی یەک لە ماوەی 3 ڕۆژە هاوڕێیان 2 ڕۆژ 3 ڕۆژە تکایە تەماشای ئەم فلیمە بکەن لە 11 دلارەوە هاتیتە 30 دلاری. واو لە 11 دلارەوە هاتیتە 30 دلاری و لێرانە دیسانەوە لە 30 دلارەوە لە ماوەی 2 ڕۆژێک کە چۆن دێتە خوار سەیری نمودارەکە بکەن هاوڕێیان توخوا لە ماوەی چەند ڕۆژێکە لە 30 دلارەوە هاتیتە 10 دلاری و لە 10 دلاریەوە دیسانەوە چوویتە 14 دلاری و لێرانە شەروەکوای بینن کە تاکو ئەمڕۆ کە چەند بەرەو داکشان هاتووە کە ئێستا هەروەکو کە ئەمڕۆ منم ویدیۆی بوویەوە دروستەکەم بە نزیکەی 2 دلار و 93 سنتیە. بەڕێزانم لێرانەش باوچینە سەربەشی هۆڵدەرەکانی بەڕاستی ئەمە دراوەکی 100% لەسەر دراوێکە کە هیچ فیلتەرێکی تێنە پەڕاندووە و یەکسەرە هاتیتە ناو بازاری کریپتو کارنسی. ئەم جورە دراوانە زۆر خەتەرناکن بەڕێزانم چونکە هەر دراوێک ئەگەر فیلتەری تێنە پەڕان واتە هەندێک فیلتر هەیە بۆ ئەوەی قبول بکرێ لە ناو کریپتو کارنسی و دراوێکی باش بێ بەڵام ئەم کۆینە ئەم دراوە هیچ فیلتەرێکی تێنە پەڕاندووە و یەکسەرە هاتیتە ناو بازار کریپتو کارنسی. تکایە ئاگاتان لێبی ئەم جورە دراوانە یەک ڕۆژ لێرانە دیسانەوە لێرانەوە 13275 هۆڵدەری هەیە دراوێک بێ بە 30 دلاری ئەوها گەمەی بە نموداری بکە چۆن 13000 هۆڵدەری هەبێ بەڕاستی زۆر کەمە و هەروەکو لێرانە شەچینە سەربەشی مارکت تەماشای ئەو ئێلبانک لاتۆکەن و کوین تایگەر کە ئەو سەرڕافیانە زۆر جێ مسمانە نیم بەڕێزانم تا کوین تایگەر من هەتا کوێستان نەوێرایمە بچمە ناو کوین تایگەری کە ئەم دراوە لە ناو کوین تایگەری لیست بووە. لێرانەش بەڕێزانم لە بەشی هۆڵدەرس هەر لە بەشی هۆڵدەرس کاتێک کە چینە سەر هۆڵدەرس من هیچ توکەنسوزی ئەم دراوەی نابینم هیچ توکەنسوزی نەکردووە ئەگەر بە هەلە نەچوو بم 64% ئەم دراوە لە دەست خاونەکەیتی زۆر خەتەرناکە هاوڕێن ئەم 260 میلیۆن دلارش کە هەیە لە ناو خودی ئەم مارکێتی ئەم دراوە خودی کەسەکانی ئەم شەریکەیە دێن پارەی دانێن بۆ ئەوەی بەڕاستی دراوەکە یەکجا سفر نەبێتەوە واتە خودی کەسەکانن کە زۆربەی پارەیاندانەوە خودی شخصی ئەو شەریکان شەریکەی گوگل کوین کە پارەیان دانەوە بوو ئەوەی بەڕاستی دراوەکە یەکجاری سفر نەبێتەوە بەڵام بەم شێوەیە دراوێک سەرکەوتون نابێ بەڕێزانم بەم شێوەیە کە پرۆژەی گوگل کوین ئەنجامەدە چونکە دراوەکی هەرەکو گوتم 100% دراوێکە کە بزنسیە و من بە خەتەرناکترین دراوە بینم کە یەکجا ئەم دراوە لە دولارەوە بێتە سنتی و هەروەها لە سنتیش بێتەوە پوینتی تاکو تویتەرەکە بیتەوە واچینەوە لێرانە واتە زۆر ئاگاتان لەو دراوای بیتکاتان لە یەکەم هاوڕێن چونکە بەڕاستی ئەم دراوە هەروەکو گوتم 100% من باوەریم بەو دراوەی نییە و شەریکەی ئەم دراوەشم نییە چونکە معقول نییە دراوێک لە ماوەی 1 ڕۆژ 2 ڕۆژە 10 دلار جیاوازی هەبێ لە نرخی ئەم دراوە واتە لە 1 دلارەوە بچیتە 10 دلار و 10 دلارەوە بێتەوە 1 دلار ئەمە 100% دراوێکی بزنسیە و تەنها ئەو کەسانە سوود لەو دراوەیە بینن هاوڕێن کە خودی خاوەنی شەریکەی ئەم دراوان واتە پارەیەکی زۆر خەڵکانێک دێن دێخنە ناو ئەم کوین مارکت کەپی ئەم دراوە مارکێتی ئەم دراوە و هەر کاتێک کە بەڕاستی دراوەکە شکستی خوارد دیسانەوە تیمەکە دەتوانێت هەموو پارەکان ڕابکێشێ لەو بەینەدا تەنها ئێمە زەرمەند تەبین و چەند کەسێک سوود لەو دراوەیەکەوە بەڕاستی بەریەی خۆیان پڕەکەن لە پارە و دواتر ئێمەش ناتوانین گلەی لە هیچ کەسێک بکەین چونکە ئەمە بازاری کریپتووە و کەس زۆری لێ نەکردی کە بێتە ناو بازاری کریپتو کارنسی بەڵام تەبی زۆر ئاگات لەو بازاڕی هەبێ کە دراوەکانی هاوشێوەی ئەم دراوە زۆرن بۆ ئەوەی تۆ هەلە نەکەیت و نەکەویە داوی ئەم جۆرە دراوانە تکایە زانیاریت ببیتە سەرەوە و لە ناو چەنێلەکە چەندین ڤیدیۆی بەسوودم دانەوە بۆ ئەوەی ئاگات لێبی لە دراوە ئسکەمەکان و بزنسیەکان بەڵێ هاوڕێم پێویست ناکەن من بچمە ناو وێبسایتی ئەم دراوە و کە
بخۆتانە توانن بچن تحقیقی ئەم دراوە بکەن ئەوەندە کیفایەتە کە من 100% پێتان برم کە ئەم دراوە سکەمە دراوەکی بزنسیە هیچ فیلترێکی تێناپەڕاندووە بۆ ئەوەی بەم فیلترەوە بێتەنە بازاری کریپتۆکارنسی چەند کەسێک هەستاینە ئەم دراوەیان دانەوە و سوودی یەکەمیش بە خوانەکەن دوور مەگرن کە ئەم دراوە لە دولارەوە بێتەوە سنت و پوینتی و یەکجا ئەم دراوە هەروەکو لێرانە ئەبینن مارکێت کەپەکەی بەتاڵ بێ و سفر بێتەوە و دواتر تەنها خاوەن شەریکەکە سوودمەند بێ لەم دراوەی و خەڵکانێکی زۆر زەرەرمەند دەبن لێرانەش هەر بەڕێزانم هەر تویتەرەکە نەبووە بە خۆتان دواتراتەوانم بچنە ناو تویتەری ئەم دراوە نازانم تویتەرەکەش هەر نابێتەوە بۆ ئەوەی نابێتەوە بۆ ئەوەی من بچم سەیری تویتەرەکە بکەم بزانم لە دەنگ و باسی گرنگی ئەم دراوە کە چەند فالوێریشی هەبوو لە تویتەری قسەی کۆتایی من هاوڕان تکایە داخلی ئەم جورە دراوانە نەبن تکاتان لە یەکەم چونکە بەڕاستی ئەم جورە دراوانە ماڵتان ئەدەتە لایەک دەستان بە هیچ شوێنێک بەند نابێ و ناتوانن گلەی لە هیچ کەسێک بکەم بۆ ئەوەی بچن سەرمایەتان دیسانەوە وەربگرن و بەڕێی من کە 100,000 لە 100 ئەم دراوە دراوێکی فەیکە و بەکەلکی هیچ سەرمایە گوزاریەک ناهێت سوپاسانەکەم کە تاکو هێسابینەری ئەم ڤیدیۆی بوون هاوڕان سوپاس بوو بەڕێستان هەر ڕەخنە کامێن پرسیارێک هەبوو لە ژێر ڤیدیۆ لە چەنێلی یوتیوب بوون بنووسن من بە چاوان جوابتانە دەمەوە تا ڤیدیۆیەکی تر وێبسایتێکی تر ئەپێکی تر وەروەها بەرنامەیەکی تر هەمووتان بەخۆی گەورە سپێرم خوا یار و پەنای ئێوە بێت خواتان لەگەڵ